محەممەد ڕاتب نابولسی شتێکمان بۆ باز دەکات بەسەر هاتێک دەفەرمێ پیاوێک ئامۆزایەکی دەبێت ئەو ئامۆزایی کاتێک کە دەمرێت قەرزێکی زۆری لەسرە بەڵام منداڵەکانی دەسەڵاتیان نابێت کە ئەو قەرزانی بۆ بدەنەوە بۆیە ئەو پیاوە هەڵدەستێت قەرزەکانی ئامۆزاکەی دەیداتەوە کاتێک کە لە منداڵەکان دەپرسێت چەند قەرزدارە دەڵێن ئەوەندە و میقدارێکی زۆر قەرزدارە هەموو قەرزەکانی بۆ دەداتەوە ئەو پیاوە سوێن دەخوا دەفەرمێت سوێن بەخوای پەروەردگار سوێن بە ئەڵڵا کەلوپەلێکم هەبوو لە ماڵەوە کە چەند ساڵ بوو ئەو کەلوپەلە بازرگانیە کەس لێی نەدەپرسی نەدەفرۆشە بەڵام دوای ئەوە کە قەرزەکانی ئەو ئامۆزایەمدایەوە دەفەرمەیە بازاڕی ئەو کەلوپەلەم پەیدا بوو چەندە قەرزم بۆ ئەو خزمەیەم دابەوە ئەوەندە ئەو کەلوپەلەی من قازانجی کرد کە تا ئێستا کەس لێی نەدەپرسی و پارەی نەدەکرد بێنەرخ بوو هیچ ینی بازاڕیش کا بوو هیچ پارەی نەدەکرد دوای ئەوە خوای پەروەردگار هەموو شتێکی لەلا کون فەیەکونە و لە لای ئاسانە هەر کەسێک هاوکاری و دەستگیرۆی خەڵکە خزم و کەس و کارێ بکات خوای پەروەردگار ئاوا دەستگیرۆیی دەکات و ئاوا هاوکاری دەکات دەفەرمێت چەندە قەرزەکەی بۆ دایەوە ئەوەندە لەو معاملە و کڕین و فرۆشتن و بازرگانیەی لەو کەلوپەلەیدا قازانجی کرد